ئەو کۆبوونانەی کە ئەمڕۆ ئەنجام دراوە هیچ ئەنجامێکی نەبووە. دەمێ باسەوەش بکەم ئێمە وەکو تیمی پایتەخت میدیا لە ماوەی نزیکەی 72 کاتژمێر لە گوندی شەناغەماینەوە ڕووماڵی کێشە و ئاڵۆزی نێوان سوپا و جووتیارانی ئەم سنوورەمان کرد و دەرەنگی جووتیارانمان گەیاندا جیهان. دەمەوێت باسەوە بکەم ئەوەی کە لە پشتی منەوە دەیبینن وردە وردە جووتیاران بەرەو ماڵەکانیان دەگەڕێنەوە و باسییان لەوەش کرد لە بەیانیەوە ئەوان دێن لێرە ئامادە دەبن بۆ پێشوازی لەو میوانانی کە دێنە نێو ئەم گوندە و پێشوازی لە میوانەکان دەکەن و کردبوونەوەکان کۆتاییان پێ هات و مۆڵەتی یەک هەفتە دراوە بە لایەنی پەیوەندیدار و بەرپرسانی کورد تاوەکو ئەم کێشەیە چارەسەر بکەن.